بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم کە دەگەمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەی 28 لە بەرنامەی ڕۆشنایی لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپیرزانا و بیرمەند. مامۆستا گیان زۆر خۆشحاڵین، زۆر بەخێر بێت. وەڵام منیش خۆشحاڵم بە دیداری جەنابیشت و هاوکارانیشت. سوپاستان دەکەم خێر بێن. مامۆستا گیان ئەمە درێژە پێدەری ئەڵقەی ڕابردوومانە لەسەر بابەتی خۆ دوورگرتن لە بیدعەت و داهێنان لە دینداریدا. هەندێک وردەکاریمان مابوو، پرسیار دەکەین و جەنابیشت لوتف بفەرموو ڕۆشنایی بخەسەر. جەنابی مامۆستای جگە لەم پەرتوکە کە مسلمانەتی ڕاست و ساختچەیە لە پەرتوچی ڕێگەی ساڵح بوون و بەرەو خواچوون لە بەشی چوارەمی کە پەرچ و کۆسپەکانی سەرڕێی بەرەو خواچوونە لە بابەتی بەهەڵە حاڵی بوون لە ئیسلامدا چی و چۆنە. جا دەقێکەتی ناوە من وە خۆی دەیخوێنمەوە ئینجا پرسیارەکە دەکەم کە دەفەرمووی هەر بە کورتی دەڵێین هەر جۆرە گۆڕین و دەستکاری و کەم و زیادکردنێک لە ئاین و بەرنامەی ڕاست و تێر و تەواوی خوای پەروەردیگار و دادگەر و زانا و کاربەجێ و بە بەزەییدا هەتا لە بواری توێری نەظەری و لە بازنەی عەقڵ و زەین و بیر و بۆچووندا بێ بە بەهەڵە حاڵی بوون یاخود بەهەڵە لە ئیسلام حاڵی بوون دادەندێ. 11 بیر و بۆچوونت هێناون، دەمەوێ ڕۆشنایی بخەیە سەر. الحمد لله رب العالمين وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. أوي بيت ويادم أوي لكتيب الرجاي صالح من بروخواسون دا باسم كردوا لروتيك دا لسياقك دا كباسي كوسبو پرچەکانی بەردەم ڕێ بەرەو خواچوون و ساڵح بووندا لەوێدا باسم کردووە. لەما بێ گوتومە یەکەمین پەرچ و کۆسب بریتێ لە بەهەڵە حاڵی بوون لە ئیسلام. جا بەهەڵە حاڵی بوون لە ئیسلامم دیارە وردم کردوێتەوە بەنسبەت خەڵکی ڕۆژگاری خۆمان. هەڵبەتە کتێبی ڕێگای ساڵح بوون و بەرەو خواچوون تا ئێستا 6 جار چاپ بۆتەوە بە کوردی و بە عەرەبیش چاپی دووەمی دەکرێتەوە لەو بینەدا و بە فارسی شەر چاپ بووە. مەبەستمەوەی کە هێندێکی بەلای کەمەوە ئەسڵەکەی 30 ساڵ زیاتر لەمە پێش نووسراوە و هەندێکیشی دیارە لەگەڵ چاپەکاندا دەستکاریم کردووە. ئەوان ئەوێ کە باسم کردووە من واقعی ئەو ساو ئێستایی موسڵمانانیشم هێناوەتە بەرچاوی خۆم کە لە نێو موسڵماناندا هەیە ئیسلام تەنیا لە ئیمان و عەقیدەکەیدا دەبینێت، هەیە تەنیا لە بواری تەزکیەی نەفسدا ئیسلامەتی و دینداری دەبینێ، هەیە تەنیا لە لانی پەروەردەییدا دەیبینێ، هەیە تەنیا لە لانی عیلمیدا دەیبینێ، هەیە تەنیا لە ڕووی لەو ڕۆوە دەیبینێ کە وەکو جیهاد و بەرخۆدان و خەبات و فیداکاری، هەیە تەنیا لە ڕووی کاری خێرخوازی و سالاکی کۆمەڵاتیەکاندا دەیبینێ. ئەمە لەوێت هەیە تەنیا لە ڕووی خزمەتکردنی دەقەکانی سوننەتدا دەیبینێ. لەوێ دەباسم کردووە کە هەموو ئەوانە دەگونجێ بڵێ کارەکانی ئیسلامن، بەڵام ئیسلام لە هیچ کام لەوانەدا خولاسە نابێتەوە. کاتی خۆی مامۆستا سەعید نوڕەسی ڕەحمەتی خوای لێبێ کە عالمیشی گەورە بووە 130 ڕیسالەی نووسیوە بە ناوی ڕەسائل النور دەبەرێک لە نۆبەرێکدا چاپ بوون و تەرجەمەی بڵێن عەرەبی و لە ئەسڵا بە تورکی نووسین، دوای تەرجەمەی عەرەبی کراون، ئیحسان قاسم ساڵحی خوا پاداشدا، دوای تەرجەمەی کوردیش کراون. مامۆستا سەعید نوڕەسی لە ڕۆژگاری خۆی هەر دەرفەتی ئەوەندەی بووە لەو ڕۆ باسی ئیسلام بکە لە ڕووی ئیمان و عەقیدەکەیەوە. ئێستا شوێن کەوتوانی مامۆستا سەعید نوڕەسی کە منیش بۆ خۆم هەموو کتێبەکانی خوێندوتەوە دوو جاریش لە خەوندا بە خزمەتی گەیشتوم، بەڵام ئەتو ئێستا بێنی لەبەرەوەی مامۆستا سەعید نوڕەسی کاتی خۆی هەر باسی ئەو لایەنەی ئیسلامی کردو، باسی ئیمان و خواپەرستی و ئەوانە تۆش هەر بەوەندە واز بێنی، ئەوە لە ڕاستیدا تۆ تێنەگەیشتو چونکە ئەو هەر ئەوەندەی بۆ کراوە، یاخود هەر ئەوەندەی بە پێویست زانیوە، یاخود ئەو هەر لە فریاوە کەوتووە کە ئیمانی خەڵکی تورکیا بەنسبەت خەڵکی تورکیا نووسیوێتی بە کورد و تورکەوە هەر ئیمانەکەیان دەرباسکە، دوێتە گەر ئیمانەکە هەبێ وەکو بناخە دوای خوان شتێکی لەسەر بنیاد دەنێن. ئەوە بەنسبەت ئەوێەوە بەنسبەت کاک ئەحمەدی مفتی زادەوە ڕەحمەتی خوای لێبێ
کە عالمێکی گەورەی کوردستانی ئێران بوو و ماوەیەکی زۆر بە زوڵم گیرا لایەن دەوڵەتی ئێران و دوای وفاتی کرد خوا بە شەهیدی وەرگر بێ. کاک ئەحمەد موفتیزادە کۆمەڵی کتێبی هەن، کۆمەڵێک نووسراوی هەن، بە تایبەتی شیعرەکانی. هەڵبەتە هەندێک لە شوێنکەوتوانی کاک ئەحمەد بە فراوانی تەماشا دەکەن، دەڵێن کاک ئەحمەد ئەوە بەرهەم و کەلەپوری ئەوە بۆی بەجێهێشتوین، بەڵام بەدیل نییە بۆ قورئان و سونەت. بەڵام هەیەە دەڵێ نا هەرچی پێویست بووە کاک ئەحمەد خستوێتە دوو توێ شیعرەکانیەوە و ئێمە هەر شیعرەکانی کاک ئەحمەد دەخوێنی پێویستمان بە هیچی دیکە ناکە، کە بە تاکید ئەوە کورتهێنانە. کاک ئەحمەد پیاوێکی گەورە بووە، وڵا ئەو شیعرانە ئەو کتێبانە و وتارانە داونی بۆ ڕۆژگاری خۆی بووە، بەدیل نییە بۆ قورئان و سونەت. هەروەها ئەگەر پێشتر بڕۆیەوە ئەبوو حامدی غەزالی کتێبی ئیحیا عولومالدین نووسیوە، زیندووکردنەوەی زانستەکانی ئاین، کە کتێبێکی لە ئەسڵدا بە نرخە بەڵێشتیشی تێدا هەیە و فەرموودەی هەڵبەسترا و بێهێزیشی تێدا هەن. بەڵا خۆیمە نێگوتۆ کاکە بۆ حەدیثان لە کتێبەکەی من دابگەڕێن وەنیە بۆ حەدیث دەگەڕێ بۆ صیحاح و سونەن و ئەوانە، بەڵام شتی باشی زۆر تێدا هەیە. بەڵام ئایا تۆ بە کتێبی ئیحیا عولومالدین ئیکتیفا دەبێ بکرێ؟ دەبێتە بەدیل بۆ قورئان و سونەت نەخێر. هەروەها بۆ وێنە زانایەکی دیکە لەوانە سەید ئەحمەدی سەرهەندی کە ناوی لێنراوە بڵێن الإمام الرباني مجدد الألف الثاني کە پێم ئەوە مبالغە زێدەڕۆییە ناویان هێناوە. باشە هەروەها شێخ عەبدولقادر گەیلانی کە کتێبیشی الفتح الرباني والفيض الرحماني هەموو ئەوانە و غەیری ئەوانش لە زانایە. ئەتۆ دەبێ بێنی ئێستا کتێبەکانی شێخ عەبدولقادر گەیلانی ڕەحمەتی خوای لێبێ، کتێبەکانی سەید ئەحمەدی سەرهەندی ڕەحمەتی خوای لێبێیان، کتێبەکانی ماو سەعید نوورزیان، کاک ئەحمەد یا عەمر یا زەید بکەی بە بەدیل بۆ قورئان و سونەت، بە تاکید غەڵەتە. بۆیە ئێمە دەبێ بێنین قورئان و سونەت ئەسڵی دینی ئێمە قورئانە وەکو فەرمایشتی خوا، ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ڕوونکردنەوەی کارپێکردنی فەرمایشتی خوا. و ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێبێ کە هیچێک لە پێشەوە معتەبەرەکان قسەیکی جوانی هەیە، دەڵێ كل العلوم سوى القرآن مشغلة وسوى الحديث والفقه في الدين، العلم ما كان فيه قال حدثنا سوى ذلك وسواس الشياطين. كرنج زور كزو شعر دخلت بلان رنج باش لي ورنا بيته يا شكل لي حالي نبي. قال كل العلوم سوى القرآن مشغلة وسوى الحديث والفقه في الدين. همو زانياريا كان سرقالين، ما بيروح سرقال كان دخافلين بيسجل لقرآن وحديث والفقه في الدين تيجيشتن لدين كدينش قرآن وسنته. وأيضا العلم علم شرعي وهذا علم يكلا وحي وسرساودي ما كان فيه علم أو كتيدة هبه قال يعني قال الله حدثنا فلان عن فلان سوى ذلك وتسجيل قرآن وسنة وسواس الشياطين. البته ببوشنو زورك لزيد الرويشي تدا هي الشعر ما قرتشون دنا عاطفه زيد الروي هر دسيتنيو والشعراء يتبعهم الغاوون ألم ترى أنهم في كل واد يهيمون وأنهم يقولون ما لا يفعلون. ويش شافعي رحمتي خوي اللي بقتوتي لولا أن الشعر بالعلماء يزري لكنت أشعر من لبيدي. أقلبلون أبو الشعر زانايان ناشيرين دكا لبيد شاعر تردبو ما بستم أوي كذا سوى ذلك وسواس الشياطين مرزين هرشي بس قرآن وسنة أو أبيدك هم وسوسة الشيطان بلام قرقوا أو واي قتوة رنج بس بي أو هندي لواني كبناوي الدين وقصد كانوا ناتشة وصل قرآن وسنة شروا حكايات وقصي خوانو أوانا كواتا بيموسر أصلي برسالة هي جنابت يا مدى بي وريابين خراب حالي بون لدين شاكتين جيشتن لدين كوسبو برشيكا كبريل إنسان دقريت إنسان شاك دين داري بكات شاك لبدا باس يوم كردوا صالح به وبرو خواب شيء باش هەر پەیوەست بۆ جەنابی مامۆستای بۆ نمونە کە بەشێکت باس کرد خۆ کورتهێنان لەسەر بەرهەم و کەلەپوری زانایەک یاخود ئەوەی کە وەک ئێمە لە ئەڵلقەکانی ڕابردووتر باسمان کرد ڕەوتێک کە لە کەنداوەوە دێ بەوەی کە ئەو چی وت ئەگەر پێشووتریش باسی کرد بێ هەر ئەوە دینە و ئەوە بڵینەوە مەبەستم ئەوێ ئەو دینداریە بە جۆرێک بێ کە دەبێ وەکو فلانە میلەت دینداری بکەی وەکو فلانە شوێن دینداری بکەی
ئەوەش ناچێتە بیدعەتێکی مەسەلەن نەرێنی کە بەسەر ئێمەدا چەسپێوە. کاک محەممەد من نمێژە تێبینیم هەیە لەسەر جۆری تێگەیشتنی خەڵکێک کە لە حیجاز بووە، لە حیجاز واتە لە ئەوەکی ئێستا پێ دەڵێن المملكة العربية السعودية، هەروەها لە کەنداو بووە. کەنداوەتە دەوڵەتانی کەنداو بە ئیمارات و عمان و بەحرین و قەتەر و کوێت و مثلا یەمەن و ئەوانە. چونکە الئینسان ابن بیئەتیه، ئینسان کوڕی ژینگەکەی خۆیەتی. تەماشا بکە زانانی کە لە میسر بوون بە زۆری فتوا و بۆچوونەکانیان فراوانتر بووە، ئاسانکاری زیاتری تێدا هەبووە لەوانەی کە لە حیجاز و لە نەجد و لە کەندا و لەو ژینگە و بیابانی و سەحراییە بوون. ئیمام شافعی هەتا لە عێراق بووە مەزهەبی قەدیمی هەبووە، دەچێ بووە میسر چاو بە هەموو مەزهەبەکەیدا دەجێڕێتەوە. ژینگەکە ئەوێ جیایە. ئەوەی کە شارەزای مێژوو بێ، شارەزای ژیانی بەشەر بێ، بە فراوانی تەماشا قورئان و سوننەت بکە، دەزانێت کە ناگونجێ تۆ لێرەوە خۆت ببەستێەوە بە تێگەیشتنی زانایەک کە لە شوێنێکی دیکەیە، هەر لە ڕووی جوغرافیەوە دوورە، چ جای لە ڕووی مێژوویشەوە. محەممەدی کوڕی عەبدولوهاب ڕەحمەتی خوای لێبێ زانایەک بوو، مەلایەک بووش وەکو مامۆستایانە. ئەتۆ بێنی ئێستا بۆ چوونێکی ئەو دەست و پێی خۆتی پێ ببەستی بۆ وەڵا وای گوتووە لە فڵان کتێبێدا لە فڵان نامیلکەیدا کە بۆ زانیاری. محەممەدی کوڕی عەبدولوهاب ڕەحمەتی خوای لێبێ ئەمە هەر ڕەحمەت دەنێریم بۆ زانانی ئیسلام. لە چاو ئیبن تەیمیە قوتابێکی زۆر بچووکە. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ عالمێکی زۆر مەوسوعی فراوان بووە. بەڵام محەممەدی کوڕی عەبدولوهاب هەموو بەرهەمەکانیم هەیە، چەند کتێب و نامیلکە و نامەیەکی وە زانایان مشتومڕی زۆریان لەگەڵی بووە، بە تایبەت سولەیمانی برای سولەیمانی کوڕی عەبدولوهاب ئامۆژگاری کردەوە محەممەدی برامە تۆ چی خەڵک ئومەتەمەی بە کافر دەردەنەی کاکە وا نابێ غەڵەتەوە خوێنی مسڵمانە حەڵال مەکە. بە هەر حاڵ ئەوە قەزێکی دیکەیە. گرنگەوەیە ئێمە لێرە لەم هەرێمی کوردستانەداین یا لە بەشە کوردستانەکانی دیکەدا یا لە عێراقدا، ئەتۆ دەبێت تەماشای ژینگە و بێ ئەو کۆمەلگا و خەڵکی خۆت بکەی و تەماشای قورئان و سوننەتیش بکەی. جاگەر هیوا هەیە شارەزای قورئان و سوننەت نییە، بە ناچاری نامیلکەیەک لەوێ ڕادێ وەرزانەوە تعبیر دەکات لە هەموو ئیسلام. کەسێک نامیلکەیەکی نووسیوە، ئەگەر شێخ ئەلبانیە، ئەگەر ئیبن بازە، ئەگەر ئیبن عوثەیمینە، ئەگەر ئیبن فڵانە کتێبێکی نووسی و نامیلکەیەکی نووسیوە لەبارەی شتێک دەبێت بڵێ ئەوە ڕێی ئەوە. جا تۆ هی شافعی ڕەحمەتی خوای لێ بۆ دەڵێ ڕێی شافعیە لەو شتانەدا کە مەجالی ڕێی تێدایە. دیە بۆ حەنیفە بۆ دەڵێ ڕێی بۆ حەنیفەیە، هی ئیبن باز بۆ ناڕێ ئیبن بازە، وڵێ ئیبن عوثەیمینە، وڵێ محەممەد کوڕی عەبدولوهاب ڕێی ئەوە مەڵە ئیسلام. ئەمجا تۆ مەچۆ ئەوەی کە لەوێ مەسەلەن ڕائیجە و ڕەواجی هەیە لە خۆتی مەکە بە دین، ئەوە تێگەیشتنە لەبارەی دین. علەما قاعیدەیەکیان داناوە زۆر جوانە، دەڵێ ئەقوال العولەماء یستەدەل لەها ولا یستەدەل بها. قسەی زانایان بەڵگەی لەسەر دەهێنرێتەوە، بە بەڵگە ناهێنرێتەوە. لە ئەڵقەی پێشووتریش ئاماژەم پێداوە کاکە زانایانی کەنداو زۆر جار فتوا شتەکانی خۆیان گۆڕیوە بەپێی ئەو ژینگە و یاخۆ بەپێی داخوازی و دەسەڵات و حکمڕانانە لە گۆڕاوەکان. چکە زیاتر زانایانی فەرمی بوون. زانایانی فەرمی بە زۆری چاوێن دەخوا دەسەڵاتدارەکە چی دەڵێ. ئێستا تو لە سعودیە تەماشا بکە هەرچی خێرێکی پێوە لە سژنیان کردووە، ئەوی دیکە بێدەنگە. ێ باشە ساڵەهای ساڵە لە وڵاتانە حکمی بنەماڵەی هەیە، کاکە حکم میراتی هەیە. حکمی بنەماڵەی میراتی وەکو عەبدوڕەحمانی کوڕی ئەبوبەکر سیدیق بە معاویە گوت ئەهیڕەقلیەة كلما ذهب هرقل جاء هرقل. كاك حكم ابن ماڵی میراتی هی فارس و ڕۆمەکان بووە، چ علاقەی بە ئیسلامەوە نییە. لە ئیسلامدا و ئەمرهم شورا بینهم، ئەمر واتە حکمڕانی و کاروبار بەڕاوێژە لە نێوانی مسلماناندا. ئەمما میراتی باب مرد کوڕ حاضر بێ و کوڕ مردنەوە حاضر بێ، حکم میراتی بنەماڵەیە ڕێکی فارس و ڕۆمەکانە، چ علاقەی بە ئیسلامەوە نییە. دوو بۆ لە ملی ئیسلامی دەپێچی. هەر بۆیش تەماشا دەکەی تۆ تەماشا بکە مسلمانانی فەلەستین و بەگشتی و کەرتی غەزە بە تایبەت لیان قەوماوە. زانەوە حکومە میراتی و بنەماڵیانە هەڵوێستێکیان هەیە، هەڵوێستێکی جوامێرانیان هەیە. یان وەکوم لە وتارەکەدا کە لە 20 مانگ وتارمدا
گوتم سوکترین وشە بۆ حکومڕانانی وڵاتانی عەرەبی بەکاری بێنێ ئەوێ بڵێ بەڵحە پیاون زایەکێک دیگە مامۆستا نازانم بەڵحە پیاو یعنی چی گوتم وەڵا بڵح یعنی کەسێکی بوودەڵەی هیچ لە باراندانە بۆ بێنێەوە ڕۆک تۆ بزان دەخۆ هەڵوێستێکی جوامێرانیان هەیە هەر حەیە خۆیان برد ئێستا ڕۆژ بە ڕۆژ جوولەکە پێلی هەڵدێنێ دوێنێ نەتەنیاهو زانی چی گوتووە گوێم لێ بوو دەڵێ حکمڕانانی دەوڵەتانی عەرەبی و ئیسلامی بۆ خۆتان بێدەنگ بن باشترە بۆ مانەوەی خۆتان بێدەنگ بن بێدەنگ بن ئەگەر ئەوانە جوامێری و شەهامەتیان هەبێت ڕازی دەبن ڕئیسی جوولەکە قسەیان پێ بڵێ ئەگەر هەڵوێستێکی پیاوانیان هەبووە جورئەتی دەکە قسەیشیوان لە بەرامبەردا بکەم بەستم ئەوەیە کە دەتۆ تەماشا دەکە ئەو زانانەی کە لەوێن زانانی فەرمی ساڵهای ساڵە حکومە بنەماڵەی میراتیە بووە عیباد و بیلادیان بەی خۆیان زانیوە ئەخکا کە نەوتی سعودی بۆی ماڵێکی بێت نەوتی ئێرە مەسەلەن نەوتی ئەوێ غازی ئێرە باج و خەراجی ئێرە بۆ هی دوو ماڵان بێ بۆی سێ چوارمە هی خەڵکە هی خەڵک هی میلەتە ئێ باشە بۆ ئەو مەلایانە بە دیارە حکمڕانیەوە دانیشتون ساڵەهای ساڵ بووە بە ئیبن باز و ئیبن عوثەیمینیش و ڕەحمەتی خۆیان لێبێ خوالیان خۆش بێ پێویستیان بەوە هەیە داوای لە بردنیان بۆ لەخوا بکەی ها نەک هەچی گوتیان بۆ بکەین نەکاکە وانێ بە قوربان خۆ قورئان و سونەت لە سەردەمی واندا دانەبەزی و پێشتر دابەزی و عولەمای دیکەمان هەبوون ئیمام و پێشەوای دیکە هەن ئەوانیش ڕێز و حرمەتیان هەیە بای ئەوەندەی کە پابەندن بە قورئان و سونەتەوە ئەگەر ناخۆ کەس وحی بۆ نەهاتوە لە دوای محەممەد المستەفا صلاة و سلام خوای لەسەر نە محەممەدی کوڕی عەبدولوەهاب و نە ئیبن باز و نە ئیبن عوثەیمین و نە شێخ ناصرەدین و نە فلان و نە فیسار و کەس وحی بۆ نەهاتوە هەمومان شوێن وحی دەبێ بکەوین کەواتە بەوە ئەوە ڕاز دەکەینەوە کە بگەڕێنەوە بۆ قورئان و سنت ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون خوا بە پێغمبەری خاتم دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام دوای تۆمان لەسەر بەرنامەیەک دانا شوێنی بکەوە شوێنی ئارزوی ئەوانە مەکەوە کە نازانن ئەگەنا بە تەئکید هەر کەسێک لە جێتی هودا بە دوای هەوا بکەوێ لێ تێک دەچێت جا چه هەوای هەندێک مامۆستایانی کەنداو بێت چه هەوای ئێرە بێ چه هەوای هەر مامۆستایەکی هەر کەسێکی دیکە بێ مامۆستا گیان هەندێک شتی ڕۆژگاری ئێستا هەیە کە بە بیدعەتی دادەنێن بە لادان لە دینی دادەنێن و بە زیادکردنی لە دین دادەنێن بۆ نمونە کەسێک کە لە چوارچێوەی حیزبێک کار دەکات کەسێک کە حیزبێکی داناوە کە نێوەڕۆکەکەیدا ڕێبازی پێغەمبەرە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەگوترێ ئەمە بیدعەتە و ئەو کەسانی کە لەو ڕێکخرا و تەنزیم و حیزبانشدا کار دەکەن ئەوانی شەر هیچ یاخود بۆ نمونە بیبەستمەوە لەگەڵ ئەوەی کە لە ڕۆژگارێکداین لە نێو حکوومەتێکدا کە کەم تەرخەمی هەیە بەرامبەر چینێک کەسێک خۆپیشاندان دەکرێت دەڵێن ئەمەش هەر بیدعەتە و داهێنانە و لادانە لە دین زیادکردنە لەسەر ئەمە قسە چیە بە تایبەتیش کە بەشێکت لە بابەتی سرود و مۆسیقا و چەند بابەتێکی هونەری لە بەڕۆشنایی قورئان لەوێ قاعیدەکەت هێناوە دەمەوێت لێ ڕوونی کێوە بە تایبەتی کارکردن لە چوارچێوەی حیزبێک و ڕێکخراوێک و کە نێوەڕۆکەکەیدا لە ئەسڵدا نێوەڕۆکێکە کە گونجاوە و لادانی تێدانە وەڵامەکەی زۆری دەوێ بەڵام من جگە لەو شوێنانی ئاماژەت پێدان من کتێبێکی سەربەخۆم هەیە لەو بارەوە ئیسلام و موسڵمانەتی کاری ئیسلامی لەبەر ڕۆشنایی قورئان و سونەتدا کە ئەم ساڵی 2023 1445 کۆچی چاپی دووەمی کراوەتەوە زۆر دەستکاریمان کردو و هیوادارم بینەران و بیسەران بەڕێز بگەڕێنەوە بۆ ئەو کتێبە ئیسلام و موسڵمانەتی و کاری ئیسلامی لەبەر ڕۆشنایی قورئان و سونەتدا هەم باسی پێناسی ئیسلامم کردووە لەبەر ڕۆشنایی قورئاندا هەم باسی موسڵمانەتیم کردووە هەم باسی کاری ئیسلامیم کردووە هەم باسی ئەو کردووە کە پێغەمبەری خاتەم صلی الله علیه و آله وسلم چۆن کۆمەڵگای خۆی گۆڕی و چۆن قەوارەی سیاسی دامەزران و باسی ئەوم کردو حکمی ڕێکخستن و کاری ئیسلامی کۆمەڵبوونی موسڵمانان گوتومە کۆمەڵبوونی موسڵمانان فەرزە پرژ و بڵاوبوونیان بێدعەت و داهێنراوە تا کۆتایی ئەو کتێبە دەوری 300 لاپەڕەیە وردەکاری زۆرم تێدا باس کردو ئەوە یەک دوو من ئەوە دەڵم کە ئەتو هەر ئەوە تەماشای پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم چی کرد کە هات پێشێ دیارە لە ماڵی خۆیدا خەدیجەی خێزانی خواری ڕازی بێ ئیمانی پێهێنا دوای ئەو لە دەرەوەی ماڵ ئەبوبەکر سیدیق نزیکترین برادەری ئەمجا دوای زەیدی کوڕی حاریثە کە بە کوڕکراوی خۆی بوو ئەمجا عەلی کوڕی ئەبی تالیب ئەمجا کچەکانی
یعنی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم خانەیەکی دروست کرد، خانەیەک ئەمجا دوای وردە ئەوە بوو و پێغمبەر تا 3 ساڵان بە پەنهانی بانگەوازی کرد و دوایش کۆبوونەوەکانیان دەکرد لە ماڵی زەیدی کوڕی ئەرقەمدا تا خوای پەروەردگار فەرمووی فەصدع بما تؤمر وأعرض عن المشركين ئەوەی فەرمانت پێکرا بە ئاشکرا و بە دەنگی بەرز ڕای بگەێنە و پشت لە هاوبەش بۆ خوادانەران بکە ئەوجا زۆر هاوڵان تووشی ئەزیەت و ناڕەحەتی و ئەزیەتران ئەوانە بوون. واتە پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەکەمین هەنگاوی کەناوە کارێکی منەظەم و مەڕەتەبی کردووە، کارێکی ڕێکخراوەیی کردووە، کاری دەستە جەمعی کردووە، کاری هەرەوەزی کردووە و ئەو هاوڵانە خوالیان ڕازی بێ ڕۆژانە لەگەڵیان کۆبەتەوە قورئان چی دابەزیوە فێری کردوون و پەروەردەی کردوون لە هەموو ڕوویەکەوە و دوایش کە چۆ بۆ مەدینەش بە هەمان شێوە هەر لەسەر هەمان ڕیتم و شێوە بەردەوام بووە. کەواتە ئەسڵی کاری پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام موسڵمانەتی یەکەم کە هاتووە بە منەظەمی و بە ڕێکوپێکی هاتووە. کەس دەتوانێت بڵێ وەڵا نەخێر بە پڕژوڵایی بووە، نەخێر بێسەروبەرەیی بووە. ئایا کاری پێغمبەر چۆن کارێکی مڕەتەب و منەظەم و ڕێکخراوەیی بووە یاخود بێسەروبەرەیی؟ هیچ کەس ناتوانێت ئەوە بکە. و پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە پەیمانی یەکەم و دووەمی عەقەبە لە یەثریبیەکان وەردەگرێ کە لە پەیمانی یەکەمدا 12 کەس بەشدار بوون، لە پەیمانی دووەمدا 73 کەس تا یەک پیا و دوو ئافرەت و دوایی دەفەرمێ ئەخرجوا ئیلەیە نوقەباءەکم، نەقیبەکانی خۆتان مشورخۆرەکانتانم بۆ هەڵبژێرن. یعنی هەڵبژارن و دانانی بەرپرسان لە سیرەی پێغمبەردا هاتووە عەلەیهی سەڵات و دوای کە دەچێت بۆ مەدینە وەکو دکتۆر ئەکرەم ضیاء العومەری و زانانی دیکەی مێژووناس دەڵێن یەکەمین وەثیقە و دیکۆمێنتی مێژوویی هەبێ لە مێژووی بەشەردا ئەوەی پێغمبەر بۆ عەلەیهی سەڵات وسەلام کە ئەلکیتاب ئەسەحیفە دەنووسێ لە نێوانی خۆی و پێکاتەکانی مەدینەدا هەر سێ تیرەکانی ژوولەکە مشریکەکان کە بوون و خەڵکی دیکە و مسلمانانیش کۆچکەران و پشتیوانان ئەوس و خەزرەج ئەو وەثیقەیە دەنووسێ کە لە 52 بڕگە یاخود لە 47 بڕگە بە پێی کورت و درێژە بڕگەکان پێک هاتووە. ئیشی پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام چ لە مەکە چ لە مەدینە هەمووی مڕەتەب و منەظەم و ڕێک و پێک بووە و کاری دەستە جەمعی و هەرەوەزی بووە، کاری بێسەروبەرەیی نەبووە. ئێمە لە چوارچێوەی کۆمەڵی دادگەری ئێستادا کۆمەڵی ئیسلامی پێشوو و خەڵکی دیکە ئێمە چاو لە پێغمبەر دەکەین عەلەیهی سەڵات وسەلام، چاومان لەو کردووە کە خوا دەفەرمێ لەقەد کان لەکم فی ڕەسوولی لەهی ئوسوەة حەسەنە. بە دڵنیای لە پێغمبەری خوادا بۆ ئێوە سەرمەشقەیەکی باشەیە. واتە پێغمبەر سەرمەشقی ئێوەیە بۆ دینداری و دنیاداریتان بۆ هەموو کاروبارێکتان. ئێمە تەماشا دەکەین کاری پێغمبەر صلی الله علیه و سلم ڕێک و پێک بووە. ئەمجا من لەو کتێبەدا کە باسم کرد کۆمەڵی نمونەم هێناون و گوتومە هەمیشە ڕێکخستن و ڕێک و پێکردن دەبێتە هۆی بەرهەمداربوونی شتێک. ئاوێکی زۆر بێنە ئاوە بە وڵاتی وەرکە دەبێتە لافاو وڵات کاول دەکە، بێنە بەنداوێکی بۆ بکە ڕێکی بخە وزەی کارەبا دەداتێ ئاودێری پێ دەکرێ. وە تو تەماشا بکە ئێستا بێهێزی مسڵمانان لە چیدایە؟ بێهێزی مسڵمانان کە ملیارێک و هەندێک دڵن 700 دەڵن تا 2 ملیار دەچێ و یەک لەسەر چواری مرۆڤایەتی ئێستا مسڵمانە ئەگە 8 ملیارە 2 ملیاری هەندێک لە زانیان دەڵن مسڵمانە باشە، بەڵام بێهێزیان لە چیدایە؟ لەو بەوەدا کە فەل بێسەروبەرن پڕژ و بڵاون پاشان ئەوەی کە بە ناوی سەلەفیەت و باسی ئەوە دەکە. ئەوەی حیزبی نووری سەلەفیمان هەیە لە میسر، بەڵام بەداخەوە حیزبی نووری سەلەفیمان هەیە بەڵام لەگەڵ سیسیدایە کە کودەتای کرد بەسەر ڕەوایەتیدا. جا حیزبی هات ئەوە چی یانی هەبێ و نەبێ؟ کەواتە ئامانجەکە دەبێت دیاری بکرێت. بەڵێ نێوەڕۆکەکەی ئەساسە، نێوەڕۆکەکەی چییە؟ ئەگەر ناو حیزبی شەو ناویش لەخۆناوە سەلەفی و بەڵام لەگەڵ لە خزمەت عەبدولفەتاح سیسیدایە کە کودەتای کرد بەسەر ڕەوایەتیدا و ئێستاش دیارە خەڵکی میسر لە چه حاڵەیەکدا و چۆنیش دیارە گوێ بەدەستی قەواری زایۆنیەوەیە. کەواتە بەنسبەت کاری ڕێکخراوەیی کاری پێغەمبەر بە ڕێکخستن و بە ڕێکخراوی بە ڕێک و پێک بووە، بەڵام دەبێت تەماشا بکرێت نێوەڕۆکەکەی چییە و پاشان ئەو خەڵکانش کە دژی لایەنە ئیسلامیەکان و کاری ڕێکخراوەیی لە ئیشیان چی یانی؟ ئەوانە یعنی خەڵکی لە دەوری خۆیان کۆ دەکەنەوە کابرا بۆ خۆی برای گەورەیانە هەر عینیشتی هاتەوە پار و سامانێکیشان هەیە تەوجیهاتیشی بۆیان هەیە وایە
بەڵام لە زیاتی ناوی لێ بنێ مەسەرەن سۆرۆک یاخود ئەمیر یاخود ئەمیندار ناوی ناوە شێخ هەر عینی شتە یعنی هەر عینی حسابە بەڵام بەداخەوە کە ئەوانە چونکە بەرنامەیەکیان نییە هەر تیرەی لە کەنداڵێکیە هەر کەسە لە ئاوازێکی دەخوێنێ ئێستا چەند نەوع سەلەفی هەن هەرێکی هەر کەسە لە ئاوازێک دەخوێنێ خەڵکی کۆمەڵی دادگەری بشێوە بەرنامەیەکی هەیە یەک گرتو مەسەن بەرنامەیەکی هەیە بەڵاوی دیکە ئەو بۆ نوع دەخوێنێ بۆ سەلەفی حکومەتیت هەیە سەلەفی دژی حکومەتیت هەیە سەلەفی جیهادی هەیە سەلەفی دژی جیهادی هەیە سەلەفی نازانم چی هەیە هی دیکە هەیە هەمووی پێشەوانە دژ و زد و نەقیز و ئەوانە من حقیقەت لێرە وەکو دڵسۆزێک یعنی ئامۆژگاری هەموو لایەک دەکەم کە با ئێمە جارێکە تەماشای قورئان و سونەت بکەینەوە و تەماشای سیرە و ژیانی پێغەمبەری خوا بکەینەوە صلی الله علیه وسلم چۆنی مسلمانەتی کردووە چۆنی دینداری کردووە و بە هەر لە ڕێوە لە خەڵک نەسڵەمینەوە ئەمە زۆر پەرۆشی و گەنجانەمە ئەو خەڵکەمە کە تازە پێدەگەن کە ئەوەن ینی دڵیان پڕ دەکەن لە حێقد و بغز ڕۆژێک نەفرێک هاتبوو بۆ لام تیما بەس ئەوەندە ساڵ لەگەڵ ئەو خەڵکە بووم باسی کۆمەڵە خەڵکێکی کرد وتی وەڵاهی مامۆستا دادەنیشتین کتێگە 2 ساعتان دانیش باین ساعات و نیوە زەم و غیبەتی ئەوە بوو ڕۆژێک مەرەکا کە تووزێ باسی دینمان بۆ ناکەن و هەر باسی خەڵک دەکەن ئاخرنا بۆ ئەوەی ئێوە مەناعەتان هەبێ دوای نەکەم لەژێر کاریگەری با بە تۆزە بوو باسی دین بکە گەر من بەڕاستی لە دین تێ بگەم ناکەم ژێر کاریگەری خەڵک غەڵەت بێ بەڵات وەر مەجلیسەکان هەموو زەم و غیبەت و ئەوەیە ئێستا خۆشت دەبینی مەسەن زازار لە فەیسبوک مەسەلەن ئەمە چەند جار باسی ئێمە دەکەن قەتە من هەر پێزم ناب وەڵام دەبەوە هەر عیبەوە چییە یا مەسەن جاری وە هەبوو کتومە کاکە وەرە بەدابنیشین ناوەڵا بابێن مناظەرەی تەلەڤیزیۆنی دەکەین وتم وەڵای من پێم عیبە خۆم کەمە سینەمای خەڵک پێمان پێ بکەن خەڵکی کەم بینی وای کە خەڵک پێی پێکەنیوە من ئەوە ناکەم کاک وەرە دابنیشین بە لەباری لێک حاڵی بین و وەرن باب وەکو من لەو نامیلکێ کە کتێبێکم تازە دەرچووە تەبایی و هاوکاری نێوان مسلمانان هەروەها لە ڕەمەزانی ڕابردوودا بەرنامەیەکم هو بەناوی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان کە کتێبێکە لە ژێر چاپە یعنی ئێمە ئەوە بە خەڵکمان دێ بۆ دنیا و قیامەت ئەمما زەم و غیبەت و وڵا ئەوە ڕەوایەتی نیە باشە تو بۆ باسی ڕەوایەتی لایەنێکی ئیسلامی دەکەی ڕەوایەتی نیە بۆ باسی ڕەوایەتی لایەنێکی عەلمانی ناکەی بە وەلی ئەمری خۆتی دەزانی مەسئولەکەی کە مەسئولی حیزبێکی عەلمانیە بڕای بە ئیسلام نیە وەکو مەنهەجیشیان ئەتۆ بە وەلی ئەمری خۆتی دەزانی هەموو جارە مەسەلەن وەڵا وەلی ئەمری فڵاوارمەوە لە وەلی ئەمری من نییە توێت و گوێ بەدەستیەوە کەیفی خۆتە ئەمما من ئێمە ئەسڵەن لە ئیسلامدا ئولی الئەمر هاتووە لە قورئاندا لە سوورەتی نیسادا 2 جار وشێ ئولی الئەمر هاتووە ئولی کۆیە واتە ئەصحاب الئەمر ئەمما وەلی الئەمر ئەوە حکمی بنەماڵەی میراتیە کە لە کەندا و منداوە بۆمان هاتووە و پاشان کابرا مەسئولی حیزبێکی عەلمانیان ناڵێ وەلی ئەمری خەڵکم دەڵێ وەلی ئەمری حیزبەکەی خۆمم ئەتۆ بۆ دەیکەی وەلی ئەمری خەڵک هیچ یعنی چی وای گوتووە وەوەش کە مەسەلەن کابرا سەرۆکی حکومەتە سەرۆکی هەرێمە سەرۆکی هەرچی هەیە دەڵێ کاکە ئەو ناڵێ وەلی ئەمرم بە واتایە کە تۆ لێ حاڵی بووی مەبەستمەوەی کە ئەوە هەمووی بەهۆی دوورکەوتنەوە لە وەحی و هۆی کەوتنە ژێر واقعی سیاسی شوێنێکی دیکەیە کە هیچ پەیوەندی بە ئێرەوە نیە و هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە واقعێکی مێژوویە یاخۆ واقعێکی ئێستاییە کە خەڵکێ بەو شێوەیە مەسەلەن میلەتەکەی خۆی کاکە حیزب مەمنوعە خۆ پێشاندان مەمنوعە ناڕەزایی دەربڕین مەمنوعە بۆ کاکە بۆچی مەمنوعە أي بوشي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي سيد الشهداء حمزة ورجل قام إلى إمام جائر فأمره ونهاه فقتله أي أول شيء لذكي بەپاساوی ئەوەی کە بیدعەتە داهێنانە هیچ وانیە تەمانە قسانە قسەی پوچە هیچ وانیە بدعات وەکو گوتم لە بواری عیبادەتدایە و ئەمە لە بواری هەڵسوکەوتەکاندایە و پاشان دەقی فەرمایشتی پێغەمبەری لەسەر عەلەیهی سەڵات وسەلام سيد الشهداء حمزة ورجل قام إلى إمام جائر فأمره ونهاه فقتله هروها أفضل الجهاد كلمة عدل يا كلمة حق عند سلطان جائر قورترين جهاد قسيكي دادقراني قسيكي حقها للاي حكم رانيكي استمكار أو قورترين جهادا أقر بشكو قورترين شهيدة للريزي حمزة هاي إذا تبوا لخلشي قدا غداكي لبروي لوي منعيان كدو لولاتا خەڵکیان ئاوە بۆ شوێ دەستەمۆ کردووە زانە ڕەسەنەکانیشان هەموو لە سەجد کردووە هەمووی لە سەجد دان ئەوی دیکەش هەمووی دەستەمۆ ملی نەوی کردووە بە دیار حکمێکی بنەماڵەی میراتیەوە کاکەوە لە کوێت هێنا ئەوە شتێکە دەبێت ڕەفزە دەبێت لا بچێ و لاش دەچێت دەشی بینن یعنی هەموو حکمە میراتی و بنەماڵەیانە لا دەچن بە کەڵک نایە چونکە ئەوە لە ڕاستیدا هەر خەڵکەکان وا گەوجاندووە و خەڵکێک مەسەنەوە دەستەمۆ کراوە بە ناوی دینەوە تەزێنراوە ئەگەنا لە ڕاستیدا
میلەتانی ئازا و ڕەشید و عاقڵ بەوە ڕازی نابێت کە هەموو مەسیر و مقدراتی بەدەستی ماڵێکەوە بێ ناگونجێشتیوە خوای پەروەردگار هەموو خیتاباتی خوا لە قورئاندا یا ئەیها الذین آمنوا یا ئەیها الناس ئەوانەی بڕواتە ئەی خەڵکینە یا بەنی ئادەم نەیفەرمە فلان ماڵۆ فیسار ماڵۆ فلان کەسە و فلان وەلی ئەمرە نەخێر هەتا کە دەفەرمێ ئولی الئەمر ئەوانەی کە کاروباریان بەدەستە چونکە لە ئیسلامدا ئەوانەی کە حکمڕانی خەڵک دەکەن دەبێ بەدەستە جەمعی بێ ئەبوو بەکر خوای ڕازی بێ و عومەر و عوثمان و عەلی خوالیان ڕازی بێ مەجلیسیان هەبوو ڕاوێژیان پێکردوون هەر شتێکە قورئان و سونەت بە ئاشکرا گوتبێتی جێبەجێیان کردووە ئەوی دیکە ڕاوێژیان بە خەڵک کردووە چی بکەین چۆن بکەین ئەوە حکمی ڕەشید و حکمی ڕەسەنی ئیسلامیە. جەنابی مامۆستای کاتێکی کەم ماوە منیش هەندێک پرسیارم ماوە بە تایبەتی لەوەی کە داهێنان بێ لە دین و بیدعەت بێ بۆ نمونە لە کتێبی گیانی ژیان لە بابەتی بەکارهێنانی هەندێک تعبیر و قسەی سنوور بەزێن کە نووسیوتە شەتەحات کە ئەمەش دەچێتە چوارچێوەی بیدعەت و داهێناندا لە دیندا چ جۆرێک وشەی شەتەحات وشەیە کە زیاتر ئەهلی تەسەوف بەکاریان هێناوە بۆ هەندێک خەڵک کە هەندێک قسەیان کردوون لە سنوور چوونە دەر و پێچەوانی عەقڵ و نەقڵ و وەحی بوون هەندێک قسەی لەو بابەتە پاڵ دەدەن لای حەلاج و هەندێک قسە پاڵ دەدەن لای ئەبوو یەزیدی بەستامی و هەندێک قسە پاڵ دەدرێنە لای محی الدینی بنی عەرەبی هەروەها ئیبن سەبعین و کێو ئەوان شەتەحات واتە قسەیە کە پێچەوانەی عەقڵ و مەنتیق بێ پێچەوانەی شەرع بێ بۆ وێنە پاڵیان داوتە لای حەجاج کە گوتوویەتی ئایا تا چ ڕادەیەک هی خۆیەتی گوتوویەتی ئەنە من ئەهوە و من ئەهوە ئەنا نحن ڕوحانی حەلەلنا بەدەنا أنا من أهوى ومن أنا من أهوى ومن أهويت أنا من أو كسمك خوشم دي أو خوششم دي منم نحن الروحاني حللنا بدنا إما دور روحين هاتو نيو جستيك يعني أما براي بو كخواي برجر هاتو تنيو جستيك أو كو حلولو أواني ابن عربي لكتابي فصوص الحكام ذاك هم يفكندوتو بشرحه وكتاب الفتوحات المكية دا شي زور بمعنى تدايا هەرچەندە ناوێ ناو الشيخ الأكبر شێخی گەورەتر کەم پیما و ناوی نەشایستەیەتی و زێدەڕۆی زۆری تێدا هەیە من لە کتێبی ڕێگای ساڵح بن بەڕۆخواچووندا لە چاپی شەشەمی هەندێک قسەی ئیبن عەرەبیم هێناوە وەک بڵێ هەم پێچەوانەی عیلمە پێچەوانی عەقڵە پێچەوانی شەریعەتە هیچێک لەوانە مەسەن باسی خەضیر دەکا کە خەضیر ئەو عەبدە ساڵحی کە لەگەڵ موسادا بوو کە هەندێک دەڵێن پێغەمبەر بووە سەڵام سلام خوا لەسەر هەموو پێغەمبەرانی هێندە دەڵێن زانایەک بووە هەرچەند بە پێی قسەکانی وانەوە پێدەچێوی شەر پێغەمبەر بوو بێ عەلەیهی سەڵات وسەلام جا ئیبن عەرەبی دەڵێ ئیدعایەوە دەکا خەضیری بینیوە ئەی خەضیر هەر نەماوە ئەویش وەکو هەموو مرۆڤانە کە مردوون ئەویش مردووە وەخوای پەروەردگار لە سوورەتی ئەنبیادا دەفەرمێ وما جعلنا لبشر من قبلك الخلد أفإن مت فهم الخالدون لە پێش تۆدا هیچ مرۆڤێکمان نەهێشتوەتەوە ئایا کە تۆ مردی ئەوان دەمێننەوە کافرەکان دەیانگوت محەممەد دەمرێ و هەموو شتێک کۆتایی پێدێ خوا دەفەرمی هیچ مرۆڤێکمان نەهێشتوەتەوە لە پێش تۆدا کەواتە خەڵیریش هەروە و لە هیچ شتێکدا نییە هەر هێندێک لە ئەهلی تەسەووفەوە دەڵێن ڕەنگە جینێکی مەسڵمان بوو بێ یا فریشتەیەک بوو بێ تەجەسودی کرد بێ لە شێوەی بەشەرێکدا کە ئەوە دەگونجێ ئەمما خەڵیر وەکو ئەو عەبدە ساڵحی لەگەڵ موسادا بۆ عەلەیهی سەڵات وسەلام ما بێ ئەوە نییە جا هەروە شتی دیکەش لەو بابەتە هەیە بەڕاستی ئەهلی تەزکیە و تەسەووف نوختەی بێهێزیان ئەڵبەتە خاڵی ئیجابیان زۆرن ئەوانەی کە پابەدر بە قورئان و سونەتەوە بەڵام بە زۆری خاڵی بێهێزیان ئەوە بۆ کە لە وەحی دوور کەوتونەوە شارەزای قورئان و سونەت نەبوون ئیدی دەرگا کراوەتەوە بۆ خوڕافە و ئەفسانە و خەون و خەیاڵ و شتی بێبنەما جا ئەمە بەنسبەت دوانیشەوە هەروایە و بەنسبەت هەر کەسێکی دیکەشەوە بەنسبەت هەر کەسێکی دیکەشەوە بۆ وێنە هەر کەسی هەر ڕاست دەبێتەوە فڵان کەس بۆ جەهەنەم دەبێ فڵان کەس مونافیقە فڵان کەس ئەوە مشریکە فڵان کەس چییە لەکوێ تێرا یعنی گەر وایە بەڵگەی ڕوونت بەدەستەوە هەیە ئەمە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ لە مەجموع الفتاوادا و لە منهاج السنة النبويەدا چەند بە ئینصافەوە قسە دەکات دەڵێ قد يكون قول الرجل وفعله كفرا أو شركا ولا يكون هو كافرا مشركا جاري وقسەی مرۆڤێک پیاوێک یا کردەوەکەی کوفر و شریک دەبێ بەڵام خۆی کافر مشریک نییە بۆ چونکە جارێ بە نەزانی شتێک دەڵێ جاریوە بە لاساییکردنەوە شتێک دەڵێ بۆی ڕوون نەبووتەوە قسەیەک دەڵێ شیرکە یان کوفرە
بەڵام مەرجی ئەو کافر و مشریک بێت بۆ ئەوە ناکە کە ببێتە کافر و مشریک. بەهەرحاڵ زانایان هەمیشە ئەوانەی کە زۆر شارەزا بوون و زانیاری فراوانیان هەبوو هەمیشە بە سەماحەت بوون، باڕقوڵ بوون، باخەڵفەڕاح بوون، نەک دنیا لە خەڵک بکەنە چەرمی شۆلەکە. هەمیشە من وەسێت بۆ جەنابیشت و بۆ بینەرانی بیسەرانی بەڕێزش هەمیشە زانیاری کەم سینگی ئینسان تەسک دەکات، دڵی ئینسان بچووک دەکاتەوە. بە ئەندازەی و کە زانیاریت زۆرە دڵت فەڕاح دەبێت. تەماشا بکە ئەگەر کەسێک پێی وا بێ بۆ وێنە دەستگرتن لە نوێژەدا هەر ئەوە سونەتە، وەکو ئەحمەدی کوڕی حەنبەل گوتوێتی، هەر کەسێ ئاوای کرد دڵێن ئەوە لای داوە. چ جای کەسێ وەکو ئەبوو حەنیفە دەڵێ ئاوا بکە لە خوار نێوکەوە، یاخود وەکو مالیک لە دوو ڕەئیەکانیدا هەر دەست نەگرێ کە زۆر کە زۆرزان بەس شیعە دەست ناگرن. نا لە مەزەی مامەلیکیدا دەست نەگرتنی شەیە. ئەدیگەر وا بکە تۆ تەماشای بەڵگەی ئەو ئیمامانە بکە بۆ بەڵگەی خۆی هەیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دیار ئاواشی کردووە و ئاواش و جارێ دەستێکی نەگرتووە. هەروەها مەسەلەی پەنجە جوڵاندن، قەزیەی جۆرەکانی تەحیات، جۆرەکانی دیکرەکانی ڕوکوع و سەجدە، جۆرەکانی دوعاکانی ئیستیفتاح، جۆرەکانی بانگ. یعنی ئەگەر تۆ عیلمت زۆر بێ، ئەگەر بینیت کەسێک وا قامەتی کرد ئەڵڵاهو ئەکبەرەکانی چوار کردن، شایەتمانەکانیشی یەکی دوو لە زیاتی یەک لە قامەتدا وەکو بانگ ناڵێ هەی ئەوە چی کرد؟ دەزانی وەش سونەتە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاواشی قامەت فەرمووە. هەروەها بانگ ئەگە بە تەرجیعیدا، تەرجیع واتە جێڕانەوە، یا بەبێ تەرجیع، ئێستا لە وڵاتی مە بەبێ تەرجیعە. بەڵام ئەگەر کەسێ بە تەرجیعیش بانگی داوەتە بەر لەوەی ئەڵڵاهو ئەکبەر و شایەتمانەکان بە دەنجی بەرز بەوە دەنجی نزم گوتنی، دەزانی ئەوش هەر سونەتە. کەسێک کە عیلمی زۆر بێ سینگی فراوان دەبێ، کە عیلمەکە کەم بوو وەرە دنیا هەر ئەوەندەیە، وا دەزانێت هەر ئەو قسەیە کاکە تۆ قسە هەیە قسەی دیش هەن، ڕەنگە قسەکەی دیکە بەڵگەکەی بە قوتش بێتەوە، یا بە قەزیەی مەسەلەن چوون بۆ سەجدە و ڕوکوع و مەسەلەن ئەوانە هەڵسانەوە لە سەجدە، هەیە دەڵێ ئیلا دەبێ ئەژنۆ پێشخەی، هەیە دەڵ نەخێ دەبێ دەستت پێشخەی، هەیە دەڵێ سەر دەبێ هەڵسێوێ، نەخێ دەڵێ دەبێ جەلسەی ئیستیراحە بکەی. کاکە هەموو شتەکان هەن، ئەوەش هەیە ئەوەش هەیە. باش بۆی عیلمی زۆر سینجی ئینسان فراوان دەکات. دەمەوێت لەسەر ئەو بابەتەوە ڕاستی قسە بکەم، کەواتە کەوتنە ژێر کاریگەری ئەوەی کورت هێنانی دین لەوەی کە ئەمە بیدعەتە و ئەمە داهێنانە لە دی و هەموو سەرچاوە دەگرێت لەوەی کە ئەوانەی کە گوێژ دەگرن زانیاریان کەمە، یاخود گوێ لە کۆمەڵی کەسی دیکە ناگرن، تەنها مەرجەعێک و لایەنێکە بۆیە دەکەونە ژێر کاریگەری ئەوەی کە بیدعەت پەیدا بیان. ئەمن پێم هەر کەسێک ئەگە بەڕاستی بێ خۆی دینداری بکە و خەڵکی دەوروبەرشی فێرە دینداری بکە، هەرگیز پێیان ناڵێ هەرچی من گوتم هەمووی حەق و گوێ لە کەسی دیکە مەگرن. ئەمە خەڵکم بینی ئاوا دەکەن. من بە هەرگیز بە هیچ کەسم نەگوتوت تەنیا گوێ لە من بگرن. ئەوێ من دێڵم بە حەقی دەزانم، دەگونجێنم پێکاوێ لەو شتانەی کە بواری ئیجتیهادە، ئەمما قورئان و سونەت و قورئان و سونەتە. بەڵام ئەوەی دیکە وەکو شافعی ڕەحمەتی خوای لێ وەکو بنچینەیەک دایناوە دەڵێ قەولی صواب يحتمل الخطأ وقول غير خطأ يحتمل الصواب. ئەمە ڕاستە، قسەی خۆم پێ ڕاستە دەگونجێ هەڵە بێ، قسەی بەرامبەرم پێ هەڵەیە دەگونجێ ڕاست بێ. ئەمما کە گوتت قسەی خۆم پێ ڕاستە و ناگونجێ هەڵە بێ، قسەی بەرامبەرەکەم پێ هەڵێ و ناگونجێ ڕاست بێ، ئەمە لۆژیکێکی فێرعەونیە. فێرعەون دەیگوت ما ئوریکم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد. هەر ئەوتان پێ دەڵم کە خۆم بە چاکی دەزانم، ئەوێ نیش دەڵم هەمووی ڕاستە. ئەوە قسەی فێرعەونە. ئەمما خوای پەروەردگار لە سوورەتی سەبەدا چی بە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام؟ وإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين. ئێمە یان ئێوە لەسەر ڕێی ڕاستین یاخود لە گومڕاییەکی ئاشکرا داین. خۆ پێغەمبەر زانیوێتی لەسەر ڕێی ڕاستە، ئەوان لە گومڕاییدان، بەڵام بۆی کە ئەوە بێ کەچی وا هەیە نەک لەگەڵ کافران لەگەڵ موسڵمانانیشدا ئەوە مامەڵە ناکە، وەلەو بوارەشدا کە مەجالی زیاتر لە بۆچوونێکی تێدا هەیە. تۆ گەر تەماشای فیقهی ئیسلامی بکەی و تەماشای ئوسولی فیقه بکەی و تەماشای مێژووی ئیسلام بکەی، ئەبوو حەنیفە وا دەڵێ مالیک گوتوێتی نەخێر ئاوایە، شافعی وا دەڵێ ئەحمەد دەڵێ ئاوایە، سفیانی ثەوری وا دەڵێ، لەیث ئاوا دەڵێ، ئەبوو جەعفەری تەبەری وا دەڵێ، جەعفەری سادق وا دەڵێ، زەید بەو شێوەیە گوتووە. ئەتوە گرت ئەگە شارەزابی ئەو کاتە سین فراوان دەبی و دەزانی کە دین هەرەوەنێ کە تۆ دەیڵێ یار ئەو ئیمامەی تۆ گوتوتە و پاشان ڕێ لە خەڵک ناگری کە گوێ لە هەموو خەڵکێ بگرێ. خوای تعالی دەفەرمێ فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب لە سوورەتی زومەردا.
مژدە بدە بەو بەندانم گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن یستەمیعون القەول ئەلیف و لامی ناساندنی لەسەرە کە بۆ جینسە گوێ لە هەموو قسەیەک دەگرن بەڵام هەمووی وەردەگرن فەیەتەبیعون ئەحسەنەهو کامەی باشتر شوێن ئەوە دەکەون ئەوانە خاوەن عەقڵانن و ئەوانش ڕێی ڕاست گرتوانن کەواتە تۆ دەبێ خەڵکی خۆت ئاوا پەروەردە بکەی نەک کاکە من پێتان دەڵێم هەرەوە دینە ئەوە لەکوێ تێنا ئەسڵەن چێ دەڵێت تۆ هەر لە دین تێگەیشتی بۆ خۆت پاشان هەندێک لەوانە هەن خەڵکی هەر فێرە جنێو کردووە هەر فێرە حەسەد کردووە فێرە بغز کردووە فێرە خۆ بەزرگری و خۆپەسەندی کردووە چیەوە کاکە تۆ ئەوە لە قیامەتێ دەیبینیەوە داخوا تۆ چەند گوناهباری چەند خەتاباری تۆ خەڵک بووە بەو شێوە لێ دەکەی بۆ خەڵکە کۆیلەی تۆیە بەندەی خوایە چی حەقت پێ بڵێ کاکەوە من حەقی دەزانم بەڕاستی دەزانم بەس دەگونجێنم پێکابێ مادام بواری نێپێکانی تێدا هەیە وەکو شافعی گوتوێتی وەکو ئیمامەکان گوتویان ڕەحمەتی خوایان لێبێ ئیمام مالیک وەکوم لەو نامیلکێدا کە تازە چاپ بووە بڵێن هاوکاری و تەبایی نێوان موسڵمانە لێدا باسم کردووە سێ لە حوکمڕانەکانی عەباسی هاڕون ڕەشید و مەئمون و معتەسیم داوایان لێ کرد ئەوە بکە موەطە ئەبوو جەعفەری مەنسوور و بڵێ هاڕون ڕەشید و جەعفەری مەنسوور یەکی دیکەن داوایان لێ کرد چی بکە موەطە بکا بە کتێبێک بیگشتێنن بەسەر هەم موسڵماناندا ئیمام مالیک چەند بە ئینساف ئەو ئیمامانە ئێمە ئەوەی علمی زۆر بێ و تەقوای زۆر بێ و ئیخلاسی زۆر بێ تەماشا چەند بە ئینساف وتی ناشتی وا مەکە وتی بۆ وتی خەڵک قسەی دیکان بۆ پێگەیشتون بۆ زانانی دیکان لە نێودا هەبوون بیربۆشینی دیکان بۆ دروست بوون لیان گەڕم لەسەرەوە کۆ نابنەوە ئەوە ئینسافە ئەوە تێگەیشتن لە دین ئەمە ئەوەی نامیلکەیەک و کتێبێک و چوار قسە دەکات پێی وا بێ بۆ خەڵک بۆ پابەند بێ هیچ نییەوە لەکوێ تێنا کاکە هیچ ئیمامێک وای نەگوت و هیچ عالمێک نەیگوتەوە ئەوێ بندێڵم هەر ئەوە ئیسلام هەر ئەوە ئیسلامەوە هەر ئەوە حەقا ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ ئەهلی تەسەوفدا تێگیرانی بوو ئەوانەی کە ئەهلی بدعەت بوون بەڵام لەگەڵەوەشدا مەدحی زۆری عەبدولقادر گەیلانی دەکات مەدحی زۆری شێخ جونەیدی بەغدادی و مەدحی زۆری عولەمای دیکە دەکات ڕەخنە دەگرێت لە ئیحیا علوم الدین یا لە بۆ حامید بەڵام دەڵێ عالمێکی گەورە بووە ئینسان دەبێ ئاوا بێ خۆت و نابێ بێنی هەرچی بە میزاجی تۆ تەواو نەبوو ڕاست و سەپێکی بەسەردا بێنی جەنابی مامۆستا لە کتێبی شوێنکردنی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە نێوان کەم تەرخەمی و زێدەڕەویدا لەوێش ئەم بابەتە زۆر باش ڕوون کردەوە کۆتا پرسیارم کە کاتێکم ماوە دەمەوێ ئاکام و سەرنجامی ئەوەی کە هەر شتێک گوترا ئەمە بیدعەتە و داهێنانە لە دین ئاکام و سەرنجامەکەی چی دەبێت لە بۆ بابای موسڵمان یان کۆمەڵگە بەگشتی بە تایبەتی ئەو ڕەوتەی کە گەنجە و تازە دەیەوێت لە دین حاڵی بێ و تێبگا کاک محەممەد جارێ شت هەیە فیعلەن داهێنانە لە دیندا ئەوەی کە داهێنانە بە بەڵگە و دەلیل و پێشەوانەی ئەسڵێکی قورئان و سونەتە ئەوە داهێنانە پەیداکردنە و ماڵی خەڵک سەورە خاوەنیەتی بەڵام بە کەسێک کە هەر شتێ لەگەڵ میزاجی ئەو لەگەڵ بۆچوونی ئەودا یا لەگەڵ ئەو کلتور و فەرهەنگەی کە ئەو لەسەری پەروەردە بووە تێک گیرا بە بیدعەتی دابنێ ناکاکەوە تۆ تێنەگەیشتی تو علمەکەت کەمە زانیاریەکەت کەمە و ئاسۆی فکرت تەسکە ئەگەنا ئەوەش هەیە ئەوەش هەیە ئەوەش هەیە ئەوەش هەیە نمونەمان هێنایەوە وڵا ئاکامی ئەوە بە تاکید دەبێتە هۆی ئەوە کە موسڵمانان بە یەکدیەوە مەشغوڵ بن و حقد و بوغز و غەرەز بکەوێتە بەینیان و لە زیاتی و کە پێکەوە هاوکار بن پێکەوە دژ بن لەم کاتەدا کە ئەهلی کوفر لە دژی موسڵمانان کۆ دەبێتەوە ئەویش دەنێ خۆدا دم لە یەکدی بنێن و شیر و تیری لە یەکدی بسوون کە ئەوە بە هەموو پێودانجێ غەڵەتە هەم بۆ دنیا بەرەکەت و پێز لە کار هەڵدەگرێت هەم بۆ قیامەتێکی سان عیبدار و شەرمەزار دەبێت هەر بۆ ێژە من وەکو پێشتر ئاماژەم پێدا خەڵکێکی مەسەن کۆمێن دەنووسێ شت دەنووسێ شت دەڵێتوانە بەزەی پیاندادێ کاکە بە خۆت پێی ناچیرین دەبی بۆ خۆت پێی دەشێ هەر کەسێک قسێ بە کەسێک بڵێ شایستەی نەبێ و کوتفی بەرەسەری بۆ خۆی دەگەڕێتەوە و پێغەمبەر وا دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی هەر کەسێک لەعنەتێک لە کەسێک پیا لە شتێ بکە ئەگەر شایستەی هەبێ دەچێتە سەرێگەنا بۆ خۆی دەگەڕێتەوە هەروە دەفەر کەسێک بە کافر دابنێ ئەگەر شایستەی بێگەنا بۆ خۆی دەگەڕێتەوە تا گوناحەکە بۆ خۆی دەگەڕێتەوە بۆیە دنیا لە خەڵک کردنە سەرمی چۆلەکە و زمان بەرامبەر بە موسڵمانان تیژ بوون و وڵا ئەوە لایدا و ئەوە بوو ئەوە شتێکی خراپە گومانی تێدا نیە موسڵمان دەبێت دەست و موسڵمان لە دەست و زمانی سەلامەت بن و پاشان ئێمە میزان و تەرازوو پێوەری ئێمە قورئان و سنەت و شەریعەت بێ نەک میزاجی خۆمان و
بۆ چووی خۆمانیا بۆ چووی مەسەرەن ئەو گروپی خۆمانیا هەندێک خەڵک کە بە دەورمانەوەی یا ئەوان دڵیان بەچی خۆش دەبێت یان چی چۆن وایان لێ بکەین زیاتر ببنە دەستەمۆی ئێمە نابێ وا بکەیت تۆ دەبێت خۆت و خەڵکە بەندەی خوابن و ملکەچی شریعەتی خۆڵە. زۆر سپاس دەکەم جەنابی مامۆستاعلی با پیرزانە و بیرمەد سپاس دەکەین کە لە ڕۆشنایی بەردەوامی لەگەڵمان. سپاس بۆ ئێوەش مامۆستا محەممەد و سپاس بۆ هاوکارانیشت. بەڕێزان و خۆشەویستان سوپاسان دەکەم سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.